هەواری نیۆ گەڕەکێکی بێخزمەتگوزاری ناو کفریە. قوڕولیتەی زستان دانیشتوانەکەی هەراسان کردووە. بەشێکیان بۆ داواکردنی خزمەتگوزاری و تەواوکردنی قوتابخانە هەژدە پۆلیەکەیان گردبوونەوە. مشکلەکە زۆر من کچێ خۆم سەف لە چوارە لە پۆلی چوارە ئەیبم بۆ گەڕێکی ئازادی خۆ دەزان گەڕێکی ئازادی چەند درەوە 3 دانە ساڵ من بۆیە دووەمش ئەم گەڕەکە کاکە لە 2000 کراوەتەوە لە 2022 ساڵم گەڕەکایە بووە وەکەی چییە ئەم قوتابیان بنا قوتابخانەمە بە ناکەوە قڕاوە زیخ نارشێن شارە خاص ناکەن مناڵکشی فەوتیەوە ناو قڕڕۆ بۆ مەکتب دێت و ئەخێر زروفێ بکەن بۆ منتەقە. کێشەی سەرەکیمان نەبوون قوتابخانەکەیە بەڵام کێشەی ڕێگاوبانمانە ئەگەر خۆت بیبینیت هەمووی قڕولیتەیە لە زستانە. دووەم هەواری نیۆ گەڕێکی گەورەیە بەشێکی ئاوەڕۆی هەیە بەشێکی ئاوەڕۆی نییە تێگەی نە بازارێکی تایە نە باخچەیەکی تایە بەڵام ئەتوانی بڵێ بە شێوەیە گشتی بێبەشە لە خزمەتگوزاری لە کفری لە ئێستاشە گەڕێکی هەواری نوێ تەنها مزگەوتێک کراوەتەوە تایە ئەو مزگەوتەش بە پارەی خێرخوازان کراوەتەوە. گەڕەکەکە 600 خوێندکاری هەیە و قوتابخانەی نییە. کاری پرۆژەی دروستکردنی قوتابخانەکەیان 8 ساڵە ڕاگیراوە. ئەمە لە پاڵ کێشەکانی تردا بۆتە داواکاری دانیشتوانەکەی. ئیدارەی شاریش دەڵێت بێئاگانین لەو کێشانە. دەربارەی قوتابخانەکەیان ئەوە ئیشی وەزارەتی پەروەردەیە بەڵام دەربارەی ئەوانەی کە خزمەتی تر هەیە بۆ گەڕێکی هەواری نوێ وەک ئاوەڕۆ قیر و سەبی کۆڵانەکان ئەوە لە ڕێگای شارەوانی کفریوە کاریان بۆ کراوە و ڕۆشتە بۆ وەزارەتی شارەوانی و ئومێدەکەین لە نزیکانە ئەوەش بڕاتە بەرجێبەجێکردنەوە و ئەو گرفتەش چارەسەر بکرێت. لەو 16 ملیار دیناری کە حکوومەت بۆ تەواوکردنی پرۆژەکانی گەرمیان تەرخانی کرد هیچ پرۆژەیەکی ئەم گەڕەکەی کفریتیان نییە. ئەمە بێئومێدیەکی زیاتری لای خەڵکەکە دروست کردووە. سامانکەریم کورتسار نیوز کفری.